بەڕێز دانیال پۆلس شارەزای کۆچبەر و ئاوارەبووان سەبارەت بە گوشارەکانی بەغدا بۆ بە زۆر گەڕانەوەی ئاوارەکان لەگەڵمانە بێ. بەڕێز دانیال پۆلس لە ساڵانی ڕابردوو لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و ناوەندی ڕوبەڕووبوونەوەی قێرانەکان و دەستگای خێرخوازی بارزانی و ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان کاری کردووە لەسەر ئاوارە و پەنابەران شارەزاییکی ورد و باشی هەیە لە نزیکەوە ئاگاداری پرسی ئاوارە و پەنابەرانە. بەڕێز دانیال سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵمانیت. یەکێک لە کێشە سەرەکی و چارەسەر نەکراوەکان لە دوای نەماری داعش لە عێراق ئەوەیە کە ئاوارە عێراقیەکان لە هەرێمی کوردستان نیشتەجێن و تاوەکو ئێستا پرسە چارەسەر نەکراوە. هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەمە چییە؟ Well, thank you so much, Kak Mohammed, and thank you for your leadership. کارەکانتان سەرەتا دەمەوێت دڵنیا بمەوە هەمومان هەمان پێناسەمان هەیە. ئاوارەی ناوخۆی ئەو کەسانەی کە لە ناو وڵاتی خۆیان ئاوارە بوونە و یەکێک لە بنەمان سەرەکیەکان ئەو ئاوارە بوونانە ئەو کەسانن ئەو خەڵکانن کە لە کۆمەڵگەی خۆیان دەرکراون بەڵام هێشتا لە ناو وڵاتی خۆیان دەژین جێگیر بوونە. کەواتە ئاوارەی ناوخۆیی هەمیشە هاوڵاتی وڵاتەکەی خۆیان و لە وڵاتەش جێگیر بوونە کە سەر بە وڵاتن هەندێک لایەنیش هەن. بۆ نمونە هاوکاری بۆ ئاوارەکانی عێراق تەرخان دەکەن، هەندێک لایەن هەن سوود لەو دۆخە دەبینن. ئێستا سەدان هەزار ئاوارە هەن لە ناو عێراق کە هاوڵاتی عێراقین هاوکاریان دەکرێت، پێشوازیان لێکراوە لە ڕووی داراییەوە پشتیوانیان لێ دەکرێت لەلایەن خەڵکی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە لە قەیرانی داراییدا بوون. ئەمە بارگرانیەکی زۆرە. دەمەوێت ئاماژە بۆ بدەم ئەو ئاوارانە خەڵکی عێراقن. عێراق یەکێکە لە دەوڵەمەندترین وڵاتانی جیهان. باشە بەڕێز دانیال، بەرجی گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان ئاوارە ناوخۆیەکان ئاوارەکانی عێراقی نیشتەجی هەرێمی کوردستان چییە مەرجەکانی؟ دەزانی ئێستا سێ خاڵی سەرەکی هەن دەبێت گفتوگۆی لەسەر بکەین. یەکەمیان داخستنی کەمپەکان، ئەمەش تێکەڵ کراوە لەگەڵ چەند کارتێکەرێکی دیکە. یەکێک لە کارتێکەرە سەرەکیەکان بەردەوام بوونی سەپاندنی زمانی عەرەبی لە خوێندنەکان، نەبوونی زمانی عەرەبیش لە هەندێک لە قوتابخانەکان و هەندێک لە کێشەکانی دیکە وەکو ئامرازێک بەکارهێنراون تا بەخراپ مامەڵە لەگەڵ خەڵک بکرێت و خراپ بەکاریان بێنن. لەلایەکی دیکەش دەبینین دەبێ ئاگادار بین چۆن بەدەر دەکەوین، دەبێ کارە باشەکە بکەین بۆ خوشک و برایانمان کە ئاوارە بوونە لە ناو عێراق، ئەوانە عێراقین ئاوارە بوون. دووەم خاڵ دەمێ باسی بکەم شارۆچکەکان، گوندەکان، ناوچەکان کە ئەو ئاواران لێ هاتوون، ئەو منداڵانە لێ هاتوون، زۆرینەیان منداڵ و ئافرەتن کە لەو کەمپانە جێگیرکراون ئێستا ناچار دەکرێن جێیان بێڵن، منداڵ و ئافرەتن. ئەو شوێنانەی کە داوایان لێ دەکرێت بگەڕێنەوە بۆی سەرەتا ئەو شوێنانە سەلامەت نین. دۆخەکەی ئەو شوێنە ئەگەر من چەند کەسێکم لەگەڵ بە ببینم لەو شوێنە چەکدار هەن، من ترسم هەیە بگەڕێمەوە بۆی. زۆر سەختە بۆ منداڵ و ئافرەتانە بگەڕێنەوە بۆ شوێنانە کە سەلامەتی لێ نییە، هاوکاری تەندروستی لێ نییە، خۆراکی لێ نییە، پاک و خاوێن نییە، شوێنی چێجێبوونی لێ نییە، قوتابخانەی لێ نییە، هیچ شتێک ئامادە نییە. کۆتا خەڵکە دەبێت لێ ئاگادار بین هیچ سەرچاوەیەک نییە. زۆرینەی ئەو ئاوارانە تا ئێستا هیچ بەڵگەنامەیەکیان بۆ نەکراوە، بەڵگەنامەی یاساییان بۆ نەکراوە لە وڵاتەکە بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان. کەواتە بە زۆرە ملێکە دەیانگەڕێنەوە بۆ شوێنی ناسەڵامەوەی بە زۆرم لەی ئاوارەکان تا چەندە لەگەڵ مافی ئاوارە بوونا یەکە گرێتەوە؟ زۆر سپاس بۆم پرسیارە.
دەزانی کە هەموو مافەکانی مرۆڤ بڕیارەکان هەموو نۆرمەکان گەڕاندنەوەی بە زۆرەملەی ئاوارەکان بۆ شوێنی ناسەلامەت و بەڕەنگاربوونەوەی بێمتمانەیی پێشەلکردنی مافەکانی مرۆڤە. ئەمە هەموو کەسێکە دەبێت لێ ئاگادار بێت. عێراق وڵاتێکی دەوڵەمەندە ئەو توانایی هەیە ئاگاداری هەموو هاوڵاتیانی بێ، یارمەتی هەموو هاوڵاتیانی بدات، بە تایبەتی ئەوانی کە ئاوارە بوونە. بەڵێ باشە، ئەوەی کە لە عێراقدا ئێستا ئاوارە و پەنابەران داوایەکەن سەقامگیری ئابووریە، بوونی ئەو خزمەت گوزاریانەیە کە بۆ هەر هاوڵاتیەک هەر تاکێک لە جیهانە پێویستە. ئێستا عێراق دەوێت بیان گەڕێنێتەوە، ئەوان دەڵێن ئێمە لە هەرێمی کوردستانە مێنینەوە و نامانەوێت بگەڕێنەوە عێراق. سەرجەم ئەو پێداویستیانی کە پێویستمانە دابین نەکراوە لە ئەگەری ئەوەی کە ینی تا ئێستا تا چەندە گرنگە، با پرسیارەکەوا لێ بکەم، تا چەندە گرنگە کە ڕای ئاوارە و پەنابەران وەربگیرێت لە ئەوەی کە ئایا ئەتانەوێت بگەڕێنەوە ناوچەکانی خۆتان یاخود نەخێر؟ بڕام وایە ئەمە زۆر گرنگە. لە چەند مانگی ساڵانی ڕابردوو لەگەڵ بەرپرسانی قەیرانی هەماهەنگی بووم و لەگەڵ ڕێکخراوی خێرخوازی بارزانی بە بەردەوامی کێ پەیوەندیان لەگەڵ ئاوارانە هەبووە، بە ئاشکرا پێیانمان گوتون ئەوان دەیانەوێت بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان، بگەڕێنەوە بۆ خاکی خۆیان، بەڵام ئەو کاتە دەیانەوێت بگەڕێنەوە کە سەلامەتە، کە ئاسایشی لێ نەک لەژێر هەڕەشەدا بن. بۆیە ئەمە زۆر گرنگە، بەڵکو ئەمە جێگەی نیگەرانی و دەبێت سەرنجەکە لەسەر ئەمە بێت بۆ خوشک و برایان بزانین چیان دەوێت لەبارەی گەڕانەوە بۆ شوێن و ماڵ و حاڵی خۆیان. بەڵێ بەڕێز دانیال پۆلس، شارەزای کۆچبەر و ئاوارەبوون، سوپاس بۆ ئەمەدەوەی بەڕێستە. بەخێر.